شت بەڵە بەرەزان بە خۆتان دەزانن کە یعنی ماوەی ساڵانێکی زۆرە خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک کێشە و گرفتی جۆرا و جۆر ڕوبەڕوویان دەبێتەوە و بەشێک لە کێشەکانیشانی پەیوەندی بە خودی خوێندنی کوردی وەیە لە پەروەردەی کەرکووکدا و زۆر جاریش مامۆستایان ینی داوای ئەوە دەکەن کە موچەکانیان داوایان کردەوە گرتبوونەوەشیان کردبوو کە بچێتەوە سەر بەغداد چکە لە هەرێمی کوردستانەوانەی کە سەر بە حکوومەتی هەرێمن ینی موچەوەک خۆی وەرناگرن بەڵام ئەو مامۆسایانەی کە سەر بە حکوومەتی عێراقن لە کاتی خۆیدا ببێ لێبڕی موچەکانیان پێدەدرێت و ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی خوێندنی کوردی دەبێتەوە لە تازەترین یان لە وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریداوە کە وانەی کوردی لە خوێندنی کوردیدا لە کەرکووک نێنڕێ هۆکاری ئەم بڕیارە بۆچی دەگرێتەوە لەسەر چی بنەمایەک ئەم بڕیارە دراوە گفتوگوێم بابەتانە دەکەم لەگەڵ شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری خوێندنی کوردی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کە لاولێرەوە لەگەڵم دەبێت کاک شێرزاد سوپاس بۆی کە لەگەڵمی سەرەتا مەوێت لەو بڕیارەوە دەست پێ بکەم ڕاگررتنی وانەی خوێندنی وانەی کوردی بڕیارەکە چۆنە و لەسەر چی بنەمایەک دەرکراوە سلااو لە بینەرانی NRT لەبەر هاتنی کۆرۆنا وا وەزعی کە ئێستا دروست بووە لە قوتابخانەکان کە دەوام لە قوتابخانەکان هەفتەی یەک ڕۆژێکە هەموو قۆناغێک داوام دەکا بۆیە وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریدا کە ئەو بابەتانە کورت بکرێتەوە واتە هەر کتێبێک ئەگەر 9 فەسڵە لە هەر فەسڵێکە یان 8 فەسڵە لە فەسڵێکە بەندێکم بکرێتەوە ئێمەش بینیمان بڕیاریدا بۆ خوێندنی عەرەبی تورکمانی کە ئەو کورتکراوانە بکات و ئەنجامی بدا و فەرمانی وزاری پێدەر بکە و لە هەمان کاتدا وانەی ئاینی تەرکدا بۆ خوێندنی عەرەبی و تورکمانی ئێمەش ئەستاین بە دروستکردنی لیژنەیە بە ئامانجی لەگەڵ بەرەبەراتی گشتی پرۆگرامەکان لە هەرێم بە شێوەیەکی پسپۆرانە توانیمان ئەو فەسڵانە کەم بکەینەوە لە هەر فەسڵێک بەندێک هەڵگرین تاوەکو وەکو خوێندنی عەرەبی و تورکمانی دەرسەکانمان کەم بکەینەوە لەبەرەوەی مەنەس تەواو نابێ بەهۆی وەزعی کۆرۆناوە و هەروەها داواشمان کرد کە بابەتی ئاین کە ئەوان تەرکیان داوە ئێمە ئاین و عەرەبیمان یەک کتێبە تەرک بکرێن لە کۆتاییە وەزارەتی پەروەردەی عێراق ڕازی نەبوو لەسەر کەمکردنەوەی مەنهەجەکەمان لەبەرەوەی ئەوان دەڵێن مەنهەجی ئێوە عایدی حکوومەتی هەرێمە و وەزارەتی پەروەردەی هەرێم کەمی نەکردوێتەوە ئێمە پێیانمان ڕاگەیان کە وتمان ئێمە ئیمتحاناتمان عایدی ئێوەیە عایدی وەزارەتی پەروەردەی عێراقی فیدراڵە چ پەیوەندێکی بە ئیمتحاناتە لە هەرێمی کوردستان بۆیە دەبێت مەنهەجەکەی مەشکەم بکرێتەوە وانەی ئاینش لەگەڵ عەرەبی تێکەڵەوە لە یەک کتێبە بێتەرک بکرێت وتیان نەخێر بۆ ئەوەش ئێمە ئامادەنی کتێبی عەرەبی و ئاین تەرک بکەین دەرسی کوردی تەرکەکەین بۆ ئەومە بەسەر دووە فتمان نرد بۆ وەزارەتی پەروەردەی عێراق بۆی لە نزیکەوە دانشین لەگەڵ پسپۆران لە وەزارەی پەروەردە بەڵام ئەوانیش قایل نەبوون کە جۆمان لێ ڕابکەن بۆ مسەڕن لەسەر ڕێی خۆیان کە وانەی کوردی کانسڵ بکرێت بۆ ئەمساڵ وانەی عەرەبی تێدا ئیمتحان بکرێت کەواتە ئێستا گەشتووە بەچی مامۆستا شێرزاد محەممەد سەعید ئێوە فشارەکانتان هەر لەو ڕێگەیەوە کە وەفدەکانتان ناردووە ئەوان چی وەڵامێکیانە بۆ بۆی کەوانەی کوردی لا نەبرێت ئەوان ئاڵێن وانەی عەرەبی ئەبێ ئیمتحانی تیا بدرێ و زمانی عەرەبی بابەتێکی ئەساسیە و ئەبێ کوردی لا ببرێ هەر بە بڕیارێکی زۆر ناپەروەردەیانە بۆیە ئێمە داوامان کرد وەزیری پەروەردەی هەرێم بێتە سەرخەت و جەنابیان پەیوەندی کردە وەزیری پەروەردەی عێراقەوە و ئێستا بۆ ڕۆژی یەکشەم کاتژمێر 11 بە کاتی بەیانی سەردانی وەزیری پەروەردەی عێراقەکەین بە وەفدێک کە من و هەردوو سەرپەرشتیاری یەکەم و بنەڕەتی و ئامادەی لە خوێندنی کوردی و بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردەی هەرێم پێکەوە دەچین وەلا وەزیری پەروەردەی عێراق بۆی لە نزیکەوە جەنابیان ئاگادار بکەینەوە کە ئەو خەڵکانی لەناو بەڕێوەبەراتی گشتی تاقیکردنەوەکان و بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکانن لە وەزارەتەکەی ئەم بڕیاریان داوە و ئەمەش خزمەت بە خوێندنی کوردی ناگەێنێ و نەحاقێکی زۆر گەورەیە دەرەق بە قوتابی خوێندکاری خوێندنی کوردی باشە لە ئەگەری یعنی چارەسەر نەبوونی کێشەکەدا مامۆستا شێرزاد کە وانەی کوردی لا ببرێ ئێوە هەڵوێستەکانی ترتان چی دەبێەوە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لەسەر ئەم مەسەلە بۆچی ئەمیشە کێشەکان یعنی کێشەی پەروەردە و خوێندن لە کەرکووکدا لە نێوان حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردەی عێراقیدا ئەمیشە بە هەڵواسراوی ماوەتەوە بۆ یەک جار چارەسەر ناکرێم گرفتانە کە چەندین ساڵە هەیە ئێستا ئێمە پرۆگرامەکانمان کە سەر بە هەرێمی کوردستانە هەمان و پرۆگرامانەیەک لە قوتابخانە کوردیەکانی
هەرێم دەخوێندرێ بەڵام ئیمتیحانات و شەهادات و بڕوانامەکانمان سەر بە حکومەتی عێراقە بۆیە حکومەتی عێراق کە هەڵەسێ سیستەمێکی ئیمتیحانی داهەنێ شمولی عەرەبی و تورکمانیەکە ئەبێ شمولی کوردیش بکە نابێت جیاوازی و جیاکاری لەگەڵ ئێمەیە بکە ئەگەر ئەوان مصر بن لەسەر ڕێی خۆیان هەموو احتمالات وەڵبژاردنەکان کراوەیە لە بەردەم ئێمە و ئێستا لە کاتی ئێستادا قوتابی و خوێندکاری ئێمە لە بەردەم وەزعێکی نادیارن لە فەزایەکی نادیارن لە ناومێدیدان و نازانن چی بخوێن و چی داخلە و چی پەسەند کراوە و داوایان کردووە وەکو پار ساڵ خوێندنی عەرەبی تەرک بکرێ نەک خوێندنی کوردی ناکرێ ئێمە خوێندنی کوردین وانی کوردی تەرک بکرێ و ئەگەر لەو دانیشتەمان نەگەین هیچ ئەنجامێک هەموو ڕێکارە یاسایی و مەدەنیەکان دەگرینە بەر و بەرامبەر بۆ بڕیارە دەوەستینەوە. باشە سەبارەت بە ینی ئەگەر جێبەجێکردنی بڕیارەکە یانی چی مەترسیە لەسەر پرۆسەی خوێندن و لەسەر زمانی کوردی بە تایبەتی لە کەرکووکدا دروست دەبێت بۆ داهاتوو ئەگەر ئەمە بچێتە سەر پار ساڵ خوێندنی کوردی قوتابیانی خوێندکارانی خوێندنی کوردی یەکەمی کەرکووک بوون و نزیکەی 6 تەڵەبەمان تەنیا لە مەجموعەی طبی وەرگیراون لە عفو لە کولیەی طبی عام و 200 تەڵەبەمان لە مەجموعەی طبی بە سەیدەڵۆ و بەستان و طب عام وەرگیراون و ژمارەیەکی زۆر لە قوتابیەکانمان لە کۆلیژە ئەندازیارەکان و کۆلیژە زانستیەکان وەرگیراون و یەکەمی کەرکووک بووین لەسەر ئاستی خوێندنی عەرەبی تورکمانی وا دیار ئەوانە گەر ئەم نەوع تەسەڕوفە لەگەڵ ئێمە بکەن و ئەم نەوع بڕیارە شۆڤینیانە و بێپرس و ڕابیدەن و هەرچیان پێ باش بێ خۆیان ئەوە بکەن و هیچ حسابێ بۆ خوێندنی کوردی نەکەن ئەمە ناومێدیێکی گەورەی لێکەوێتەوە و ئێرباکێکی زۆر گەورە لە نێوان قوتابی و خوێندکارە دروست دەبێ و ئەو مەنەجە گەرەمی داخڵکەن تەواو نابێ و تەڵەبەی ئێمەش تاوەکو ئێستا ئەم کاتەی ئەمڕۆ کە دەوام بووە تەڵەبەی ئێمە عەرەبی نەخوێندووە دەرسی عەرەبی پیانمان وتووە وەکو پار ساڵ کانسڵە بێ و دەرسی کوردی دەرسێکی ئەساسیە چونکە ئێمە خوێندنی کوردی قوتابخانەکانمان سەر بە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردیە بۆیە ئەبێ وەزارەتی پەروەردەی عێراق زۆر زەروریە کە بە بڕیارەکەی خۆی بچێتەوە و ئەو مختصەراتانیان ئەو کراوانی کە ئێمە تەقدیممان کردووە لە ڕێی قورسەوە و لە ڕێی نووسراوە پەسەندیکەن. زۆر باشە سەبارەت بە کێشەکان کە ڕوبەڕووی خوێندنی کوردی دەبووە لە ڕابردوودا زۆر ئاماژەی پێکراوە مامۆستا شێرزاد لە هەر لە نەبوونی بینای پێویستەوە لە نەبوونی کتێبەوە ینی زۆر گرفت و کێشەی تر کە ڕوبەڕووی خوێندنی کوردی بووەتەوە ئێستا دۆخی ئەمەت لە چی ئاستێکدا لە کەرکووکدا ینی سەرباری ئەو کەم و کورتیانەشە گەرمابن هێشتا دەیانەوێت توانای کوردیش نەیەڵن زۆر بەداخەوە ئێستا لە زۆر گەڕێکی کوردەواری و کە هەموو قوتابخانەکانی خوێندنی کوردیە ئەوان هەوڵ ئەدەن قوتابخانەی عەرەبی بکەنەوە و ئەگەر حکومیەکان ئێمە مەجالیان پێ نەدەین لە ڕووی بیناوە کە بیناکان قوتابخانەی کوردی تایە هەوڵ ئەدەن خوێندنی ئەهلی عەرەبیەکەنەوە بۆی خوێندنی کوردی لاواز بێ و لە زۆر قوتابخانەمانەیە کە دوو داوامیتیایە کوردی هەڵەسن لە ناوەڕاستیە بڕیاری قوتابخانەیەکی عەرەبیە دەن و بۆی قوتابخانەکە بێتە سێدەوام و لە زۆر جێگا کە لەگە قوتابخانەیەکی تورکمانیان عەرەبی دوو دەوامین واکەن قوتابخانەکەکەن سێدەوام بۆی قوتابخانە کوردیەکە دەرپەڕێن و دەرچێ لە قوتابخانەیە لەبەر 2 ساعت ڕۆژیە بێتە دەوام بۆیە لە ڕووی دامەزراندنەوە ئەوان دامەزرانیان کردو 2800 دامەزراندن ئامادە نەبوون هیچ پشتێ بدەنە خوێندنی کوردی پێمان وڵێن ڕوو لە هەرێمی کوردستان بکەن بڕۆن بە ئەوان بۆتان دامەزرێنن لە ڕووی کەرەستە و پێداویستی لۆجستیەوە هەمووی هەرێمی کوردستان دابینێکە هەرێمی کوردستان چی وەڵامێکیە بۆ دامەزراندنی مامۆستای کوردی لە خوێندنگە کوردیەکاندا لە کەرکووک مامۆستا شێرزاد چونکە لە ماوەی ڕابردووشدا زۆرێک لەو مامۆسایانەی کە ڕاژەکەیان لەسەر هەرێمی کوردستان بوو داوایان دەکرد بخرێنە وەکو مامۆساکانی تر بخرێنە سەر عێراق بۆەوەی موچەکانیان دوانەکەوێت بۆ ئەمە چی کراوە بۆ ئەم وەزعە ئێمە سەردانی وەزیری پەروەردەی هەرێمی کوردستانمان کرد جەنابیان وتی ئەوە فەرمانبەری هەرێمی کوردستانن مامۆستای هەرێمی کوردستانن ئامادەین ئێمە نووسراوتان بۆ بکەین بۆ ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێم تاوەکو ئەویش بەرزی کاتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی حکومەتی عێراق تاوەکو بڕیار لەسەر ئەم بابەتە بدرێ ئەم بابەتە تەنها لە دەسەڵاتی وەزارەتی پەروەردەی عێراق نییە پێویستی بە بڕیارێکی سیاسی گەورەیە کەوان ڕازی بن 8,000 مامۆستا فەرمانبەر کە سەر بە خوێندنی کوردین و لەسەر میلاکی هەرێم بگەڕێن و سەر میلاکی حکومەتی عێراق بەڵام ئەوان هیچ ئامادەکاریە بۆ مەسەلەی نەکردووە و هیچ تاوتویان نەکردووە و تەنیا وەزیری پەروەردەی عێراق کە باسمان کرد لەگەڵ لە
ڕۆشتنی پێشومان بۆ لای وتی ئێمە ئەم داواکاریمان داوەتە وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی عێراق لای خۆی خەوانوێتی و هیچ هەنگاوێکی نەناوە بۆ ئەم مەبەستە بۆیە ئەوان هیچ کات ڕازینین یەک مامۆستاش بگوازنەوە سەر حکومەتی عێراق میلاکی حکومەتی عێراق زۆر جاکە نووسراومان بۆیان کردووە جوابمانێنداوەتەوە کەوتویانە بە نووسراو چیتر لەم نووسراوەمان بۆ بەرز مەکەنەوە بۆیە ڕازی نابن بە گواستنەوە هێشتا زەر مامۆستا فەرمانبەر بەسەر میلاکی حکومەتی عێراق هیچ کاتێ ڕەزامەندی ئەویان نەداوە ئامادەش نین. بەڵێ مامۆستا شێرزاد ڕەشید